والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. پشتیوان بەخوای گەورە دەست دەکەین بە تەفسیری سوورەتی بەقەرە کار هەفتە و چەند ئاەتێک زیاتریش طبعاً ئاەتەکان لەسەر قورئانەکە تەفسیر دەکەین. هەر کەسێک مەبەستی بێ دەتوانێت قورئانەکە بکاتەوە و کە دەرسی ئەو ڕۆمان سەرەتای سوورەتی بەقەرە تا ئاەتی 8 یعنی 7 ئاەتی سەرەتا تەفسیر دەکەین پشت بەخوای گەورە. سوورەتی بەقەرە طبعاً معلومە یەکێکە لەو سوورەتانەی کە لە مەدینەی هاتووتە خوارێ و ناوەکەی البەقەرە طبعاً یعنی مانگا لە بەسەرهاتێک وەرگیراوە کە لە ناو سوورەتەکەدا خوای گەورە باسی دەکات و مەشهورە بە مانگای بەنو ئیسرائیلیەکان و سەبارەت بە ناوەکانی سوورەتی بەقەرە علەما دەفەرموون پێی دەوترێ ئەززەهرا یعنی گوڵەکەی قورئان، چونکە حەدیثمان هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمرانی بە گوڵی قورئان بە دوو گوڵەکەی قورئان شوبهاندون و تەشبیهی کردوون و هەروەها پێی دەوترێ ئەلفەستاط بە معنای ئەوەی کە ئەحکام و دەستور و یاساکانی زۆر لە خۆگرتووە و زۆرێک لە حکومەکان لە حەڵاڵ و حرام و واجباتی تێدایە و هەروەها پێی دەوترێت سەنام القورئان یعنی چڵەپۆپەی قورئان. کەسێک کە سوورەتی بەقەرە حاڵی بێت و تێبگا بەشێکی گەورە یا شتە هەرە گەورەکە شتە هەرە بەرزەکەی قورئان حاڵی بووە و تێیگەیشتووە و هەروەها پێشی دەوترێت سوورەت الکورسی لەبەرەوەی ئاەت الکورسی کە گەورەترین ئاەتە لە قورئاندا تەمەن لە ناو سوورەتی بەقەرەدا وەسفی کراوە و باسی کراوە. سەبارەت بە فەضل و گەورەی سوورەتی بەقەرە چەندان فەرمودەی سەحی پێغەمبەرمان هەنە صلی الله عليه وسلم. مەشهورترینیان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تجعلوا بيوتكم المقابر، دەفەرمێت ماڵەکانتان مەکەنە گۆڕستان، إن الشيطان ينفر من البيت الذي تقرأ فيه سورة البقرة، دەفەرمێت شەیتان دەڕوات و دوور دەکەوێتەوە لە ماڵێک کە سوورەتی بەقەرەی تێدا بخوێندرێ. بۆیە خوێندنی سوورەتی بەقەرە لە ماڵدا مانگانە بێت، ساڵانە بێت، ڕۆژانە بێت یا ناوە بێ یا هەر ڕۆژەی بەشێکی بێت دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو ماڵە شەیتان و دار و دەستەی شەیتان تێیدا گەرادانەنێن و تێیدا نەمێننەوە. لە حەدیثێکدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم اقرأوا سورة البقرة، سوورەتی بەقەرە بخوێنن فإن أخذها بركة، دەفەرمێت وەرگرتنی فێربوونی سوورەتی بەقەرە بەرەکەتە و تەرکوها حەسرە، واز لێهێنانی دەبێتە مایەی داخ و پەشیمانی لە قیامەتدا. کەسێک سوورەتی بەقەرەی خوێن بێت و یەکێک نەی خوێن بێ ئەگەر بەراورد بکرێن لە قیامەتدا ئەو کەسە کە سوورەتی بەقەرەی نەخوێندووە کەسێک ببینێت کە بەهۆی سوورەتی بەقەرەوە چ بەرەکەتێک و چ چاکەیەکی دەستکەوتووە لە قیامەتێ ئەگەر ئیمانداریش بێت و ئەهلی بەهەشتیش بێت داخی لێ دەخوات و خەفەتی لێ دەخوا. پاشان دەفەرمێت وەلا یەستەطیعها البەطەلە، بە هیچ شێوەیەکی جادوو سحر باس زاڵ نابن و سەرناکەون بەسەر کەسێکدا کە سوورەتی بەقەرەی خوێند بێت. لە حەدیثێکدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم اقرأوا الزهرەوەین، دوو گوڵەکانی قورئان بخوێنن البەقەرە و ئالی عیمران، سوورەتی بەقەرە و ئالی عیمران، فإنهما يأتيان يوم القيامة كأنها غمامتان أو غيايتان، دەفەرمێت لە قیامەتدا دێن هەردووکیان دەبنە دوو پەڵە هەور لە سەرسەری ساحیبەکەی، سێبەر بۆ ساحیبەکەی دروست دەکەن هەتا ئەو کاتەی کە ئەو مەسافەیە تێدەپەڕێ کە خەڵکی لە دەشتی مەحشەر چاوەڕوانی محاسبەکردن و لێپرسینەوەن کە معلومە درێژی مەسافەی قیامەت چاوەڕوانیەکەی 50,000 ساڵە بۆ کەسێک کە خوای گەورە ڕەحمی پێ نەکات و ژیانی خۆش نەکات و هەست بە ناخۆشیەکەی نەکات. یەکێک لەو کەسانەی کە خوای گەورە ئەو مودەتە 50,000 ساڵیەی لەسەر کەم دەکاتەوە و هەز ناکات کە 50,000 ساڵ لەوێ ماوەتەوە، کەسێکە کە خاوەنی سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمرانن کە سێبەریان لە سەرسەری کەسەکەی دروست کردوون کەسەکەیان خستۆتە ناو خۆشیەوە و کاتێک کە خوای گەورەش دێ بۆ محاسبەکردن و لێپرسینەوە دەفەرمێت دەکەونە پێشی ساحیبەکەی و
يتحاجان عن صاحبهما بەرگری لە خاوەنەکەی دەکەن و هەتا خوای گەورە لە صاحبەکەی خۆش نەبێ. ئەو سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمرانە وازی لێ ناهێنن و هەر سەبارەت بە سوود و قازانجەکانی سوورەتی بەقەرە عولەما کە لە ئاەت و لە حەدیث وەریان گرتووە دەفەرمون یەکێک لە سوودەکانی ئەوەیەکە ئەو کەسەی سوورەتی بەقەرە بخوێنێت و لی تێبگا لێ حاڵی بێت معناکە و واتاکەی بزانێ و جێبەجێیکە پارێزراو دەبێت لە فرد و فێڵ و دا و تەڵەکەی شەیطان و شەیاطینەکان و هۆکاری وەکو باسمان کرد دوورکەوتنەوەی شەیاطین و جنۆکەکانە لە ماڵەکەتان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ماڵەکانتان مەکەنە گۆڕستان شەیطان لە ماڵێک دوور دەکەوێتەوە کە سوورەتی بەقەرەی تێدا بخوێندرێت. یەکێکی دیکە لە هۆکارەکان بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کەسێک کە سوورەتی بەقەرەی دەخوێنێت یا لە بەریەتی یا تەفسیرەکەی دەزانێت و جێبەجێ دەکات بەرەکەت و فەڕ و پیرۆزیەکی بۆ دێ بە هیچ شتێکی دیکە ئەوەندەی دەست ناکەوێ. سوودێکی دیکە کە هەر لە حەدیثەکانی پێغەمبەر وەردەگیرێ صلی الله علیه وسلم ئەوەیە کە کەسێک سوورەتی بەقەرەی خوێن بێت و جێبەجێ کرد بێ لە قیامەتدا دەبێتە شەفاعەتکار و تکاکاری. یەکێکی دیکە لە قازانجەکانی ئەوەیە کە هەر کەسێک سوورەتی بەقەرە بخوێنێ بە تایبەتی دوو کۆتایی دوو ئاەتی کۆتایی سوورەتی بەقەرە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک شەوێ دوو ئاەتی کۆتایی بەقەرە بخوێنێ بەسیەتی یعنی لە هەموو شتێک دەیپارێزێ یان هەندێکی دیکە لە عولەما دەفەرمون بەسیەتی ئەگەر هیچی دیکەش قورئان نەخوێنێ خوای گەورە خێری هەموو قورئانی بۆ دەنووسێ. هەندێکی کە دەفەرمون ئەگەر دوو ئاەتەکەت خوێندن وەکو کەسێک خوای گەورە خێرت بۆ دەنووسێ کە شەوانە هەستاوەتەوە شەو نوێژی کردوون. و قازانج و سوودێکی دیکەی سوورەتی بەقەرە تەبان ئەوەیە کە گەورەترین ئاەت کە ئاەتە الکورسیە و ناوی گەورەی خوای پەروەردیگاری تێدایە کە حەدیثی صحیحمان هەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی کە ئاەتە الکورسی بخوێنێ دوای هەموو نوێژێکی فەرز تەبان هیچ شتێک ڕێگای چوونە بەهەشتی لێ ناگرێت جگە لە مردن و هەر کەسێک دیسان ئاەتە الکورسی بخوێنێ خوای گەورە مەحفوظی دەکات و پارێزراوی دەکات لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەک. سەرەتای سوورەتەکە طبعا دوای بسم الله الرحمن الرحیم ئەلیف لام میم کە بە ئەلیف بە لام بە میم طبعا دەست پێ دەکەن. خوێندنەوەی ئەو حرفانە بە ناوی پیتەکانە لە زیاتی بڵێ ئەلم دەبڵێ بڵێ ئەلیف لام میم ئەلیف لام میم بۆ لە ئاوا بەکار هاتەوە تەمەن لەکەن عولەما دەیان قسەی لەسەر کراوە. هەندێک لە عولەما دەفەرمون ئەلیف لام میم یەکێکە لە ناوەکانی قورئان کە دەڵێ ئەلیف لام میم یعنی ئەو قورئانە کە پێک هاتووە لە ئەلیف و لام و میم ذلك الكتاب و دوا کتێبێکە کە خوای گەورە ناردووێتی خوارێ. هەندێکی دیکە لە عولەما دەفەرمون ئەوە دەستپێکە حرفن دەستپێکی قسەکردنن خوای گەورە بەو حرفانە دەستی بە قسەکردن کردووە بە دووگۆکردن کردووە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەندێکی کە دەفەرمون ئەلیف لام میم ئەلیف بە معنای ئەنا دێ لام بە معنای ئەڵڵا دێت و یعنی خوای گەورە ناوی خۆیتی دەفەرمێ من خوای ئێوەمە کە لە هەموو شتێک بەدەسەڵاتتر و گەورەترم. هەندێکی کە دەفەرمون ئەلیف لام میم سوێندە خوای گەورە سوێن دەخوا بە ناوی خۆی بە ذاتی خۆی بە گەورەی خۆی کە ئەو قورئانە کە بۆ پێغەمبەر هاتووە کتێبی خۆیەتی و محەممەد صلی الله علیه وسلم بۆ خۆی هەڵی نەبەستووە وەکو بتپەرستەکان دەیڵێن. هەندێکی دیکە لە مفەسرین دەفەرمون ئەلیف لام میم ئەلیف بەتەنێ معنایەکی هەیە لام بەتەنێ معنایەکی هەیە حرف بەتەنێ معنایەکی هەیە. هەندێکیان ئیسمن لە زمانی عەرەبیدا و هەندێکیان فعلن و هەندێکی دیکە لە عولەما دەفەرمون هەموو کتێبێک نهێنیەکی هەیە نهێنیەکی هەیە تەنها ئەو کەسە تێدەگا کە کتێبەکەی نووسیوە. دەفەرمون لە قورئانیشدا ئەو کەلیمەتێتی و خوای پەروەردیگار نەیناردووە بێگومان طبعا هیچ کەس نەیتوانیوە و ناتوانێت تا قیامەتیش. بۆیە چاکترین تەفسیر ئەوەیە بڵێن ئەلیف لام میم کۆمەڵێک پیتن بەو شێوازە دەخوێندرێتەوە خوای پەروەردیگار بەس بۆ خۆی بە تەواوی دەزانێ بە چ مەبەستێک و بە چ مانایەک ڕەوانەی کردوون. واضحە؟ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين دەفەرمێ ئەو کتێبە ذلك الكتاب ئەو کتێبە کە لە بەردەستاندایە و دەیخوێننەوە و بۆتان دەخوێندرێتەوە کە قورئانە
لا ڕەیبە فیه هیچ گومانێکی تێدا نییە کە هودەن لیلموتەقین کە ڕێنمونی و ڕێگا پیشاندەرە بۆ کێ بەڵام لیلموتەقین بۆ کەسانێک کە پارێزکارن کە خۆپارێزن کە لە خواترسن کە متەقی کەسێکە فەرمانەکانی خوای گەورە واجیباتەکان جێبەجێ دەکا و هەروەها قەدەغەکراوەکان گوناهە گەورەکان لای کەمی ناکە متەقی لای کەمی دەبێ ئەو سیفەتەی تێدا بێ هەرچی واجبات هەیە فەرز هەیە بیکە و لای کەمی کەبائیر گوناهە گەورەکان نەکە جاخوا دەفەرمێت ذلك الكتاب ئەو کتێبەی کە بۆ ئێوە هاتووە و محەممەد هێناویەتی صلی الله عليه وسلم کتێبێکە لا ڕەیبە فیه هیچ گومانێکی تێدا نییە کە خوا ناردوێتە خوارێ بۆچیش ناردوێتە خوارێ هودەن لیلموتەقین تا ببێتە ڕێگا پیشاندەر هیدایەتدار ڕێنمونیکەر بەڵام بۆ هەموو کەس نا بۆچێ بۆ ئەوانەی کە متەقین بۆ ئەوانەی کە پارێزکارن خۆپارێزن لە خواترسن وازحە کێ خۆپارێزە خوای گەورە سیفەتی خۆپارێزەکانی باس کردووە دەفەرمێت الذين يؤمنون بالغیب خۆپارێز کەسێکە یا کەسانێکن کە باوەڕی تەواویان هێناوە بەشتە پەنهانەکان بەشتە نادیارەکان الذين يؤمنون بالغیب پارێزکاران کەسانێکن کە باوەڕی تەواویان هێناوە بەچی بالغیب یعنی بەشتە پەنهانەکان ئەو شتانەی پەنهانن لە ئێمە چین خوا پەنهانە خۆ نەمان دیوە وایە بەس دەسەڵاتیمان هەست پێ کردووە وایە فەرمان و قسەکانیمان بۆ هاتووە بەڵام باوەڕمان پێێتی وەگەوەی وایە بینی بێتمان وایە مەلائکەت دەیان بینی نا بەڵام باوەڕمان پێێتی لەبەرەوەی خوا باسی کردن جنۆکە نایان بینین ئێمە بەڵام باوەڕمان پێیانە قیامەت و ژیانی بەرزەخ و خۆشیەکانی قەبر و گۆڕ و ناخۆشیەکانی قەبر و گۆڕ دەشتی مەحشەر و پردی سیڕات و جەهەنەم و بەهەشت لەکن ئێمە هەمویان غەیبن وایە بەڵام متەقی و لە خواترس کەسێکە پێش ئەوەی ئەو شتانە ببینێ و بمرێ ئیمانی پێی هێناون و باوەڕی پێیکردون و قەناعەتی پێیکردون چونکە ئەو کاتەی کە مردین یا چووینە قەبر و گۆڕ و لە قیامەتێ زیندوو بووینەوە ئەو کاتە ئیمان بێنی یا ئیمان نەهێنی هیچ قیمەتی نییە چونکە ئەو کاتی غەیب نییە هەموو کەس باوەڕ دێنێ چونکە دەکەوێتە ناو واقعەکەی متەقی کەسێکە بەبێ ئەوەی خوا و قیامەت و دوا ڕۆژی بینی بێ وادادەنێ کە خوای دیوە وادادەنێ کە مەلایکەتی دیوە وادادەنێ کە قیامەت هاتووە بۆیە سیفەتی یەکەمی ئینسانی متەقی ئەوەیە الذين يؤمنون بالغیب ئەوانەی کە باوەڕی تەواویان هەیە بەشتە پەنهانەکان ئەوە یەک ويقيمون الصلاة و نوێژەکانیان دەکەن بە چاکی بە باشی بە جوانی ابن عباس دەفەرمێت ويقيمون الصلاة تەنها مەبەستیەوە نییە کەسەکە نوێژە دەکات بە شکڵ بەڕواڵەت نا متەقی کەسێکە کە چۆن شێوەی نوێژەکەی بۆ شێوازێکە کە پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم فاتحایەکی جوان ڕکوعێکی جوان هەستانەوەیەکی جوان سوزدەیەکی جوان ڕکوع و ئەرکانەکان بە جوانی و مەزبوطی دەیکا لەگەڵ جوانی ڕواڵەتی نوێژەکەی لە ناخیشدا لەگەڵ خوای گەورە تێک هەڵدەبێت و وا دەزانێت لە بەرامبەر خوای خۆیدا ڕاوەستاوە ڕاستەوخۆ قسە لەگەڵ خوای پەروەردگاردا دەکا چونکە ئەگەر فاتحای بخوێنینەوە ئیاکە نەعبود ئیاکە یعنی تۆ ئەوە بۆ کەسێک بەکاردێک کە لە بەرامبەرت بێ لە نوێژەدا ئەگەر هەستت کرد خوا لە بەرامبەرتدا ڕاوەستاوە و لە جیهەتی قیبلەتە و ئەوە دەیبینی و چاوت لێتی ئەوە یعنی خشوع ئەوە یعنی ملکەچی ئەوە یعنی نوێژە حەقیقیەک نوێژە ڕاستەقینەیە کە خوای پەروەردگار لە ئێمەی دەوێت و کاریگەری هەیە بەسەرمانەوەها بۆیە ئینسانی متەقی ئینسانی مسلمانیش نوێژە دەکا ها بەس جاری وایە بەس بە شکڵ دەیکا جاری وایە شکڵەکەشی تەواو نییە بەس متەقی نوێژە دەکا ويقيمون الصلاة نوێژەکەی دەکەن بە جوانی بە باشی یعنی هەم ڕواڵەتی نوێژەکەیان نوێژێکی جوانە هەمیش لایانی معنەویان لایانی دەرونیان لە کاتی نوێژەدا لەگەڵ خوای خۆیان تەواو تێک هەڵدەبن پاشان سیفەتی سێهەمیان ومما رزقناهم ينفقون خوا دەفەرمێ ومن ما بۆ خۆی لە ئەسڵدا یعنی بەشێک لەو ماڵی کە پێمان داون ينفقون دەیبەخشن و سەرفی دەکەن ومما رزقناهم ينفقون بەشێک لەو ماڵی کە ئێمە پێمان داون سەرفی دەکەن خوا نافەرمێ هەرچی ماڵت هەیە هەمووی سەرفکە نا بەشێک لەو ماڵی کە خوا پێیداوی سەرفیکە بیدەی بەشێ باشە اینجا بەخشین مەرز نیەت ئیلا دەوڵەمەند بێ ها ئیلا مەرز نیە زەکات بێ ها
ومما رزقناهم يعني بەشێک لەو ماڵی کە پێمان داون دەبێ بیبەخشی بۆیە واجبە ئینسان هەرچی خوا پێداوی ها نیسبەتێکی هەر لێ ببەخشی ها ئەگەر نەگەیش بێتە مەبلەغی زەکات و ئەندازەی زەکاتیش ناکرێ ئینسان خۆی بە ئیماندار و متتەقی بزانێ سیفەتی بەخشینیشی نەبێ نا قەت هیچ نەبەخشێ هەر وەرگرێ یا هەر چاوی لە وەرگرتن بێ نا ئیماندار هەمیشە دەبێ ببەخشی ئەگەر هیچت نەبووە ئەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قسەی جوان و قسەی خۆش ببەخشە لە تکە خورما و لە تەنان ببەخشە کە ئەوانە هەموو کەس پێی دەکرێت بەڵام بەچێ ببەخشی باشە تەمان لە هەموو کەس لە پێشتر عولەما دەفەرمون خۆتی ها بەشێک لەو ماڵی کە خوا پێداوی لە خۆتی سەرفکە جارێک کە خۆت پێویستت پێی بوو دەبێت بە خۆت سەرفەکەی و ڕەزیلی نەکەی ماڵ و عائلە و خێزانت دەبێت پێی ببەخشی داک و بابت ئەگەر پێویستیان پێت بوو دەبێت پێیان ببەخشی منداڵەکانت پێویستیان پێ بوو دەبێت پێیان بەخشی خزم و کەست پێویستیان پێ بوو هەژار بوون دەبێت پێیان ببەخشی و هەر فەقیر و هەژارێکیش برسی بوو و چاوی لە ماڵ و سامانی تۆ بوو یا پێویستی بە ماڵ و سامانی تۆ بوو بە ئەندازەی توانای خۆت دەبێ پێی ببەخشی ئەو جار دەبی بە متتەقی بۆیە سیفەتی سێهەمی ئینسانی متتەقی ئەوەیە ومما رزقناهم ينفقون بەشێک لەو ماڵەی کە پێمان داون دەیبەخشن واضحە طبعا ئاەتی یەکەم سێ سیفەتی تێدا نەها الذين يؤمنون بالغيب ئەوانن کە ئیمانیان هێناوە بەشتە پەنهانەکان ئەوە عەقیدەیە وایە ئینسان دەبێ ئینسانی متتەقی دەبێ عەقیدە و بیر و باوەڕی بەخوا و بەشتە غەیبیەکان بیر و باوەڕێکی قایم بێ ويقيمون الصلاة وعبادته يعني دەبێت لە عیبادەت و بەندایەتی کردنیشدا ئینسانی متتەقی و لە خواترس لە پێشەوە بێ خاڵی سێهەم هیچیان نەها نە عەقیدەیە نە عیبادەتە بەڵکو يعني معاملات و هەڵسوکەوتی ڕۆژانەیە ها هەڵسوکەوتی تۆیە مامەڵەی تۆیە لەگەڵ دروستکراوەکانی خوا ماڵ کە دەبەخشی خۆ نایدەی بەخوا ها دەیدەی بە کەسێک وەکو خۆت بەیانی تۆ پێویستت پێیەتی کەسێکی دیکە دەیدا بە تۆ بۆیە ئەوانەی کە دەڵێن ئیسلام تەنها علاقەی بینی عەبد و خوایە و علاقەی بە ژیانی دنیای خەڵکیەوە نییە تەمەن درۆیەکی گەورە و شاغدارە ئینسانی متتەقی چۆن بە ئیمان بوون بە غەیب و بە نوێژکردن دەبێتە متتەقی و هەروەها بە ماڵ بەخشین و سەخاوەت و دەستکراوەیش دەبێتە متتەقی و لە خواترز ئەوە سیفەتی سێهەم سیفەتی چوارەم والذین یؤمنون بما أنزل إليك خوا دەفەرمێ متتەقی لە خواترسان کەسانێکن کە باوەڕ دێنن بما أنزل إليك يعني بە هەر چیەک کە هات بێتە خوارێ بۆ تۆ یا بەو کتێبەی کە هاتۆتە خوارێ بۆ تۆ متتەقی و لە خواترس کەسێکە ئیمانی بە قورئان هەیە لەکوێڕە لە بای وەکو دەڵێن بسم الله هەتا من الجنة والناس آخر وشەی قورئانە ها دەبێت باوەڕت بە هەمووی هەبێ و هەر چیەکیش لە دەسەڵاتی تۆدا بێ دەبێت جێبەجێیکەی ها متتەقی ئەو کەسە نییە کە ئەو شتەی حەزی لێتی و پێی خۆشە و ئاسانە جێبەجێیکە بەڵام ئەوەی حەزی لێ نییە و تااقەتی لێ نییە و یا لەگەڵ مەسلحەت و بەرژەوەندیوی ناگونجێ ئیهمالی کات و گوێی پێنەدا والذین یؤمنون بما أنزل إليك متتەقی کەسێکە کە باوەڕ دێنن بە هەموو ئەو ئایەت و فەرمودانەی کە لەناو ئەو قورئانەدا نێردراونەتە خوارێ بۆ تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یعنی ئیمانیان بە هەموو قورئان هەیە بەبێ ئەوەی بەشبەشی کەن بەبێ ئەوەی بڵێ جا من ئەوە لە نوێژەدا نوێژەکەم مسلمانانەیە عەقیدەکەم عەقیدەیەکی مسلمانانەیە بەڵام هەڵسوکەوتم با مسلمانانە نەبێ یا معاملە و تیجارەتی مسلمانانە نەبێ نا ئینسانی متتەقی کەسێکە کە ئیمانی بەو کتێبە هەیە کە بۆ تۆ هاتۆتە خوارێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوە یەک وما أنزل من قبلك و هەروەها باوەڕیشیان هەیە بەو کتێبانەی کە پێش تۆ بۆ پێغەمبەرانی دیکە هاتوونەتە خوارێ ئێمە چۆن ئیمانمان بە قورئان هەیە ئاواش ئیمانمان بەوە هەیە کە تەورات و ئینجیل و زەبور و سحوف و هەر پێغەمبەرێکی دیکەش کتێبی بۆ هات بێ کتێبەکە لە ئەسڵدا کتێبی خوای پەروەردیگارە ئیمانمان پێیەتی باوەڕمان پێیەتی ڕاستە و دروستە بەڵام دواتر دەستکاری کراون ئەو بابەتێکی دیکەیە بەڵام ئەسڵی کتێبەکە ئیمانمان پێیەتی بۆیە سیفەتی پێنجەمی ئیمانداران ئەوەیە وما أنزل من قبلك و باوەڕیان بەو کتێبانەش هەیە کە ناردراونەتە خوارێ لە پێش تۆدا سیفەتی شەشەم وبالآخرة هم يوقنون سەبارەت بە قیامەت هم ئەوانەی کە متتەقین یوقنون لە دڵنیاییدان گومانیان نییە ئینسانی متتەقی ئیمانی بە قیامەتێ هەیە بەڵام ئیمانێک کە یەقینی لەگەڵە ها چۆن دوێنێ ئیمانت پێیەتی کە تێپەڕیوە ها بەسەرتدا تازە ناگەڕێتەوە دەبێ ئاواش ئیمانت بە مردن و دوای مردن
بە بەهەشت و بە جەهەنەم بە عەذاب و بە سزا بە لێپرسینەوە و محاسەبەکردن هەبێ ئەو جار دەبی بە ئیمانداری حەقیقی ها. بۆیە ئەگەر سەیری قورئان کەین ها لە قورئانەدا هەر کاتێک باسی قیامەتێک کرابێ بە ڕابردوو باس کراوە. زۆر جار دەگوترێ پیاوێک چوویە بەهەشتێ لە بەهەشتێدا ئاوای کرد کەس چۆتە بەهەشت ئێستا نەخێر خۆ نەچووە بەڵام دەبێ وا بزانی کە چووە مادام پێغەمبەر وای گوتووە صلی الله علیه وسلم کە دەگوترێ کەسێک پێغەمبەر کەسێکی بینی لە ناو جەهەنەمێدا یعنی دەیبینێت خۆ ئێستا خەڵک نەچۆتە جەهەنەمێ بەڵام دەبێ یەقینت هەبێ وا بزانی ڕووی داوە. بۆیە ئەوانەی کە ئیماندارن و متەقین کەسانێکن کە هوم وبالآخرة هم يوقنون سەبارەت بە قیامەت و بە دواڕۆژ لە دڵنیاییدان. بۆیە فەرقی نییە ها کەسێک بڵێ قیامەت نییە نەعوذ بالله یەکێکیش گومانی هەبێ دەبێ هەبێ یان نەبێ قەلق بێ هەر لە ناو دڵیشیدا قەلقی هەبێ گومانی هەبێ لە قیامەت وەکوێک کافرن و وەکوێک لە دین دەردەچن ها. بۆیە متەقی کەسێکە سەبارەت بە قیامەت و دواڕۆژ گەیشتۆتە یەقین یعنی چۆن باوەڕی بە ناوی خۆی هەیە باوەڕی بەو دەست و چاو و ئەندامانەی خۆی هەیە کە لە بەردەستیدانە ئاواش ئیمانی بە قیامەتێ هەیە ئەو جار دەبێتە کەسێکی متەقی. ئەگەر بووی بە متەقی خواست بۆ دەکا طبعا هیچ مشکلەیەکت نامێنێ ها کەسێک ببێتە متەقی کە بە چیش دەبینە متەقی بە جێبەجێکردنی ئەو دوو ئاەتە بە جێبەجێکردنی ئەو شەش سیفەتە خوا دەفەرمێ ئولائیکە عەلا هودەن من ڕەبیهم ئەوانەی کە ئەو سیفەتانەیان تێدانە عەلا هودەن من ڕەبیهم لەسەر ڕێنمونیەکن کە لەلایەن پەروەردگاریانەوە بۆیان هاتووە یعنی لەلایەن پەروەردگاریانەوە ئەو کەسانە ڕێنمونی کراون ئەوە گەورەترین موژدەوە و گەورەترین دڵخۆشیە کە دەبێ یەقینت هەبێ کە ئەو شەش سیفەتانە تێدا بوون بزانە خوا هیدایەتی تۆی داوە کە زانیت خوا هیدایەتی داوی هیدایەتی خوای گەورە لە نیعمەتە هەرە گەورەکانە لەگەڵ هیچ نیعمەتێکی دیکەی دنیایی بەراورد ناکرێ. ئەگەر کەسێک هەموو دنیای هەبێ ئەتۆش بەس ئیماندار بی بەس ئیماندار بەس ئیمانت بەخوا هەبێ بەس ئیمانت بە قیامەت هەبێت و ئەرکانی ئیمانت دڵدا چەسپی بن ئێستا ئیمانەکەی تۆ بەقیمەتترە لە هەموو سامانی خەڵکی. بۆیە خوا دەفەرمێ ئولائیکە عەلا هودەن من ڕەبیهم ئەوانە ڕێنمونی کراون لەلایەن پەروەردگاریان پاشان و ئولائیکە هم المفلحون ئەوانەش بە بێگومانی لە سەرفرازانن لە ڕزگار بوانن لە ئاگەر ڕزگاریان بووە سەرفراز و بەختەوەریش بوون بەچی بە بەهەشت و بە نیعمەتەکانی بەهەشت. ئەو باسی ئیمانداران خوای گەورە بە دوو ئاەتیش باسی کافران دەکات دەفەرمێت ئین الذین کەفەروا سەواء عەلەیهم بێگومان ئەوانەی کە بێ باوڕن سەواء عەلەیهم وەکو یەکە بۆیان ئەئەنذەرتەهم تۆ ئاگاداریان کەیەوە و بیان ترسێنی ئەم لەم تونذیرهم یان نەیان ترسێنی و ئاگاداریان نەکەیەوە لا یؤمنون ئەوان تازە ئیمان ناهێنن. وایە ئەوە دڵنەواییکردنی پێغەمبەرە صلی الله علیه وسلم یعنی خەفەت مەخۆ ئەو کەسانەی کە لە دەوروبەرت دەژیان ئەتۆ پەیامی خوای گەورەت پێگەیاندون دینی خوای گەورەت لێ حاڵی کردوون دوای ئەوەی کە پەیامی خوات پێگەیاندن و دینی خوات لێ حاڵی کردن ئیمان بێنن یا ئیمان نەهێنن تۆ بەرپرسنی تۆ مەسئولنی جواب بۆ ئێمەش هەر ڕاستە کەسێک غەڵەتێک دەکا لەسەر تاوانێکیە لەسەر خراپەیەکی با کافریش نەبێ ئەتۆ تەنها لەسەرت ڕێنمونیکردنە ها تەنها لەسەرت ڕوونکردنەوەیە تەنها ئەوەی لەسەرتە ئامۆژگاریکردنە بە زمانێکی شیرین و بە زمانێکی خۆش و بە ئوسڵوبێکی نەرم دوای ئەوەی کە تۆ ئامۆژگاریەکەت کرد ئەتۆ خێری خۆت دەستکەوتووە کەسەکەت بە قسێ بکە یا بە قسێت نەکە. بەڵام ئەگەر ئینسان ئیهمالی کات و گوێی پێ نەدات تەبان ئەو کاتە تۆش تاوانبار دەبی کە فەرمانت پێ نەکردووە بە چاکە یا ڕێی خراپەکەت لێ نەگرتووە و ئەویش لەوانەیە بە قسێت کات و لەوانەیە گوێت لێ بگرێ. بەڵام کەسێک کە هەر نسحەتت کرد و هەر ئامۆژگاریت کرد و هەر ئاەت و فەرمودەت بۆ خوێندەوە و هەر بە قسەی نەکردی ئەوە هیدایەت ئیشی تۆ نییە ها. دڵی ئینسانەکان بە ئێمە ناکرێتەوە دڵی ئینسانەکان کلیلەکەی لەکن خوای گەورەیە دەبێت خوای گەورە کلیلی دڵەکان بکاتەوە دەبێت هیدایەتەکە بخاتە ناو دڵەوە ئەو جار من و تۆ نسحەتی کەین و هیدایەتەکەی بۆ زیادکەین ڕێنمونیەکەی بۆ زیادکەین. بۆیە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر مەبەستی بوو بتپەرستەکانی کە ئیمان بێنن زۆر حەریز بوو لەسەر ئەوەی کە کەس نەچێتە جەهەنەمێ. بۆیە خوا پێی دەفەرمێت بێگومان ئەوانەی کە بێ باوەڕن و بێ باوەڕیان هەڵبژارتووە و هەر سوورن لەسەر کافریەتی خۆیان وەکو یەکە لەسەریان ئەئەنذەرتەهم ئەم لەم تونذیرهم تۆ ئاگاداریان کەیەوە بیان ترسێنی یان نەیان ترسێنی لا یؤمنون ئەوان تازە ئیمان ناهێنن. بۆ ها ئاەتەکەی دیکە ڕوونی دەکاتەوە دەفەرمێت ختم الله على قلوبهم لەبەرەوەی خوای گەورە مۆری ناوە
بەسەر دڵیان وعلى سمعهم وهروها مۆری ناوە بەسەر بیستنیان وعلى أبصارهم غشاوة وبسر چاوشياندا پەردە هاتووە واضحة جاوە هەندێک لە عولەما دەفەرمون تەشبیها ها کەسێک دڵی خراپێتە ناو یعنی دڵی وەک دەڵێ پەردەیەکی ئەستور لە دڵی قایم کرابێ وایە هەرچی بچێ بۆ ئەو دڵی پەردەکە نایەڵێ بگاتە دڵت وایە کەسێک گوێی هەیە ها بەڵام وەرە گوێت بە ئاخنە وایە هەرچی پێت بڵێن خۆ نایبیستی وایە یان کەسێک بینایە بۆ خۆی بەڵام پەردەیەکی ئەستور بەسەر چاوانی دابێنە پێش خۆی دەبینێ نا بێگومان دەڵێن کەسی کافر تەشبیه هەیە ڕێک وەکو کەسێک وایە کە هیچی نەچێتە دڵی هیچ نەبیستێ و هیچیش نەبینێ کە لە حەقیقەتدا تەوان دەیان بیست دەشیان بینی بەڵام ئیستیفادەیان لە بینین و لە بیستنەکەی نەدەکرد ئەوە یەک لە تەفسیرەکان هەندێک لە مفەسیرین دەفەرمون هەموو کەسێک دوو دڵی هەیە ها دڵە گۆشتیەکە کە خوێنی فڕەدەدا و تەوان ئیشی تەسفیەکردنی خوێنە یا ئەو بیستنەی کەشتی پێدەبیستین یا ئەو چاوەی کە پێی دەبینین دەڵێن دڵ و بیستن و بینینێکی معنەویشی هەیە کە ئینسان نایبینێ ئەو دڵی کە ئیمانی تێدایە گۆشتەکە نییە دڵێکی دیکەیە ئەو دڵە خوا مۆری لێداوە مۆرێک ئێمە نایبینین و دڵەکەش نابینین ئەو بیستنەی کە ئینسان حەقی پێدەبیستێ ئەوەی کافران مۆری لەسەر دراوە ئەو چاوەی حەقیقەتی پێدەبینن مۆریان یعنی پەردەی لەسەردان دراوە و حەدیثی صحیحشمان هەیە ها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسان طبعا کە لەدایک دەبێت دڵت پاک خاوێنە تا ئەو کاتەش باڵغ دەبی پێش باڵغ بوون هیچ دڵێک هیچ گوناهێکی لەسەر نەنووسراوە لە باڵغ بوونێڕا ئینسان هەر تاوانێکی کرد نقطەیەکی ڕەش دەکەوێتە سەر دڵی ئەگەر تەوبەت کرد و داوای لێ خۆشبوونت کرد تەوان نقطەکە ڕەش دەبێتەوە نقطەکە دەسرێتەوە دڵەکەت سپی دەبێتەوە ئەگەر کەسەکە تەوبەی نەکرد و گوناهی دووەمی کرد چ دەبێت تەوان نقطەیەکی دیکە دەکەوێتە سەر دڵی گوناهێکی دیکەت کرد نقطەیەکی دیکە هەر نقطەکە زیاد دەبن تا نقطەکان دەبنە یەک پارچە پەردە و ڕەشایی ئەوەی لە سوورەتی متەففین باز دەکات دەفەرمێت کەلا بەل ڕانە عەلا قولوبیهم خوای گەورە پەردەیەکی ئەستوری هێناوە بەسەر دڵیاندا بەهۆی تاوانی ئینسانەکان خۆیانە هەن ئینسانەکە هەر گوناهی کردوونە هەر تەجا خوای گەورە بە بتپەرستەکانی مەککە دەڵێ ئەو بتپەرستانی مەککە هێندە گوناهیان کردووە گوناهەکانیان دڵیانی داپۆشیوە بیستنیانی داپۆشیوە چاویانی داپۆشیوە تازە حەقیقەت و ڕاستی وەرناگرن ئیهمالیان کە و گوێیان پێمەدە ختم الله على قلوبهم وعلى سمعهم خوای گەورە مۆری ناوە بەسەر دڵیان و بەسەر گوێیان و بەسەر چاویشیاندا پەردە هاتووە وەلەهم عەذاب عەظیم و بۆشیان ئامادەکراوە سزایەکی زۆر گەورە کە سزا گەورەکە تەمان مەبەستی قیامەت و دوا ڕۆژە خوای گەورە پەناماندات هەموو لایەکمان صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين